هەفتە بازارێکی کشتتوکاڵی لە هەڵەبجە دەکرێتەوە وا بڕیارە ڕۆژی هەینی داهاتوو هەفتە بازارێک بۆ جوتیاران لە پارێزگای هەڵەبجە بکرێتەوە. قسە و باسی زیاتر لەگەڵ بەڕێوەبەری کشتتوکاڵدا دەکەم ستار مەحموود کاکستار سڵاو لێ بێت و ئەم کاتت باش. ئەماشان لەکردنەوەی ئەم هەفتە بازارە چییە و گرنگی چییە؟ طبعا ئەم هەفتە بازاڕی کە بەڕێستان ئاماژەتان پێدا ئەمە بۆ ئەوە کراوەتەوە جوتیار بتوانێت ڕاستەوخۆ بەرهەمەکەی تێدا نمایش بکە و ڕاستەوخۆ بیگەێنێتە دەستی کڕیار بەبێ ئەوەی پێویستی بە ئەلووە و بڵێن دەستی تر هەبێت و بۆ ئەوەی هەموو قازانجەکە بگەڕێتەوە بۆ خودی جوتیارەکە. ئەگەر پێم بڵێ چی ئەتوانێت بەشدار بێت لەم هەفتە بازاڕێ، ئەنی جوتیاری ناو سنووری هەڵەبجێ یاخود دەرۆژە توانێت بەشداری بکات؟ طبعا ئەم هەفتە بازاڕە بۆ جوتیارانی سنووری پارێزگای هەڵەبجە کراوەتەوە و ئەو دەرفەتە تەنها بە ئەوانە درێ بتوان بەرهەمەکانیان لەوێ بخەنە ڕوو و ئەوەی گرنگە باسیکەین ئەم کردنەوەی ئەم هەفتە بازاڕە بە هاوکاری ڕێکخراوی فراگوزاری ئیسلامی ئەکرێتەوە و لەم هەینیە نییە هەینی داهاتووترە بۆ ئەوەی ڕوون بێتەوە لای هاوڵاتیان. کاکستار ئەو بەروبوومانەی لەوێ دەفرۆشن نرخیان وەکو نرخی ئەلوەکان دەبێت یا بە نرخی کەمترە فرۆشێت؟ بەدڵنیایی هەم کوالیتیان بەرزتر ئەبێ و هەم نرخیشان کەمتر ئەبێ چکە جوتیارەکە بەشێک لەو بڵێن یان ئەو بەرهەمەی کە گاتە دەسی هاوڵاتی هەنێ بڵێن زیادەی ئەچێتە سەر لەبەرەوەی کە لە ئەلوە ئەفرۆشرێ و ئەچێتە دەستی بەقاڵ، بەڵام ئەمە ڕاستەوخۆ لە لای جوتیارەکەەوە ئەچێتە لای کڕیارەکە بێگومان هەم بەرهەمێکی تازە و کوالیتی بەرزە بێ و هەم نرخەکەشی گونجاوترە بێت. کاکستار هیچ چەند جوتیار بەشداریەکەن هیچ کەسێکاتوت ناوی خۆی تۆمارکات ئەشواخی ئەتوان بێنە ئەوێ و لە هەفتە بازارەکە لەوێ بەروبوومەکانیان نمایشکن؟ بەڵێ بە تاکی دەبێ ئەو جوتیارانە پێشتر داواکاری پێشکەشکەن بۆ ئەوەی بتوان لە ناو هەفتە بازارەکە بەرهەمەکانیان نمایشکەن و زیاتر لە 100 جوتیار دەرفەتی ئەبێت کە بتوانێت لە ناو هەفتە بازارەکە بەرهەم بخاتە ڕوو. ئەو بەرهەمانە دیاریکراوە بنیە هەموو بەروبوومێک لەوێ نمایش شەکرێت و کاکستار مەبەستمە بپرسم بەروبوومێکی زۆری ناوخۆ زەرەر و زیانی پێگەشتم ساڵ بۆچی؟ خۆی لە ڕاستی بەردەوام ئێمە لە کوردستان تووشی ئەم جۆرە قەیرانە ئەبینەوە لەبەرەوەی کە هاوسەنگیەک لە نێوانی ئینتاج و هەروەها تەڵەبەوەتە خستنە ڕوو و خواست لە بەرچاو ناگرین بەردەوام بەرهەمێکی زۆر بەرهەمە هێنرێت و خواستەکەش لە ئاستی ئەو زۆری بەرهەمانیە و هۆکارێکی تریش ئەوەیە کە ناتوانرێ وەکو پێویست بەرهەمەکانی کوردستان هەناردەی هەم بازارەکانی عێراق بکرێ و هەم بازارەکانی دەرەوە بکرێ و هەروەها لەو کوردستان یەکێک لەو شتانش کە دایم ئەبێتە بڵێن کێشە ئەوەیە کە هێشتا پیشەسازی کشتتوکاڵی لەو ئاستە پێشکەوتوانێک کە بتوانێت ئەو بەرهەمە زیادانە وەکو مەوادی خام لە بڵێن پیشەسازی بەکاربێنێ و هەروەها تا ئێستا ساردخانەی پێویست نییە بۆی بتوانێت ئەو بڕە بەرهەمەی کە زیادە لە بازار هەڵبگیرێ و کاتەکانی کە بخرێتەوە بازار ئەمانە کۆمەڵی هۆکارن بەردەوام ئەبێتە هۆی ئەوەی کە جوتیار ساڵانە زەرر بکات لە کاتی ئینتاجی بەرهەمەکانیە. ستار ئامادەکاریەکانی هەفتە بازارەکە تەواو بوون لە سەداچەنی تەواو بوو ئەو جوتیارانی کە خۆشت ئاماژت پێدا 100 جوتیارە توان بەشدار بێ ناو تۆمارکردن تەواو بوو یاخۆ تاکە ئەتوان بێن لێرە لە بەڕێبەرایەتی توان ناو تۆمارکردنیان جێگەیەکی دیکە هەیە؟ تەمان ئەوە لە ڕێگەی بەشی ڕێنمایی ناوەکان وەرئەگیرێ و تۆمار ئەکرێ ئامادەکاریەکان بەردەوامە هێشتا تەواو نەبووە و لە سەرەتایی کارەکەشین ومێ دەکەین کە لە چەند ڕۆژی داهاتوو سەررجەم ئامادەکاریەکان و پێداویستەکانی هەفتە بازارەکە تەواو بکرێ بۆی بتوانێت لە هەفتەی داهاتووتر هەفتە بازارەکە بکرێتەوە بەڕووی هاوڵاتیانە. ستار ئەمە سوودی ئەبێ بۆ جوتیارەکان و هاوڵاتیانیش بەردەوامی ئەبێم هەفتە بازارەیە خودت ساڵانە ئاوا جارێ دووجارەکرێتەوە؟ ئامانجمان ئەوەیە کە ئەم هەفتە بازارە بەردەوام بێ و خۆشی لە بنەڕەتە هەر بۆ ئەوە کراوەتەوە کە بەردەوام بێت و ئێستا خۆشببختانە ڕێکخراوی فراگوزاری ئیسلامی هاتوونەتە سەرخەت بۆ ئەوەی دامی ئەم هەفتە بازارە بکەن بۆ ئەوەی هیچ نەبێ بتوانین لەم وەرزە ئەم هەفتە بازارە لە هەفتەی ڕۆژێک ئەگەر توانیمان زیاتر بیکەینەوە بۆ ئەوەی سوودی زیاتر هەبێ بۆ برا جوتیارەکان و هەروەها بۆ کرارانیش. کاکستەرەگە لێرە و داواکە بێت لە جوتیاران لە هاوڵاتیان بۆ ئەو ڕۆژە چییە بیگەێنی لە کۆباسەوە؟
وڵا داواکاری منەوەیە کە ژمارەی باش لە جوتیاران بەشداری بکەن لە هەفتە بازارە و بتوان باشترین جۆر لە بەرهەمە کشت و کاڵەکانیان تێدا نمایش بکەن و خستنە سەرپێی ئەم هەفتە بازارە سوود و گرنگێکی زۆری ئەبێ بۆ ئایندی بە بازارکردن لە سنووری پارێزگای هەڵەبجە و سوودە گەورەکەشی زیاتر بۆ برا جوتیارەکانە بێت. دەستخۆش بەکستەر زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆم دەرفەتە دیارە هەفتەی داهاتوو کە هەشت دەکات پێشانگای خۆ هەفتە بازارێکی کشتتوکاڵی دەکرێتەوە لە پارێزگای هەڵەبجە بێتە بازارچەیەکی باش بۆ جوتیاران و هاوڵاتیانیش دەتوان ئەو با بڵین قازانجەکە ڕاستەخۆ بۆ خۆیان گەڕێتەوە هیچ پارەی ئەلۆکرێنە دەن لەوێ ڕاستەخۆ بەرهەمە ناوخۆیەکان یاخۆ بەرهەمەکە کشتتوکاڵەکان ڕاستەخۆ لە ئەو هەفتە بازارە بکڕن چیان پێخۆش بووە خواستی خۆیان و دڵی خۆیان لەگەڵ خۆیان نبی بنەوە بۆ ماڵ.